لو هواري قيل راوي ما جان باليلة جان ورجال ورجال أيت الشهوة يا نايا أيوة أيت الشهوة يا نايا. ئەحمەد شەماڵ کەسایەتێکی دیار بوو لە شاری سلێمانیا، هونەرمەندێکی میلی بوو، خەڵک خۆشی ئەویت. بەڕاستی ئەحمەد شەماڵ هیچ جیاوازیەکی ناکرد لە بینی مەناڵێک بۆ گەورەیە بۆ دەوڵەمەندێ بۆ فەقیرێک. بەڕاستی خەڵک خۆشی ئەویت. ئەحمەد شەماڵ لە سلێمانیا نەک لە سلێمانی لە دەوروبەری سلێمانی لە کەرکوو لە خانەقین لە کفری کەلار خەڵک هاتن بۆ میوانداری بۆ لای ئەحمەد شەماڵ. خەڵک خۆشی ئەویست بەڕاستی. ئەحمەد شەماڵ کەسایەتێ بوو لە شاری سلێمانیا هونەرمەندێکی میلی بوو. گۆرانی وتووە گۆرانیەکانی زۆربەی ڕنگدانەوەی لە خۆیان هەبووە، کۆمەڵێشتی فۆلکلۆری وتووە، کۆمەڵێ ئای و حەیرانی وتووە تایبەت بەخۆی بن تابێتە بە گەرمیانەوە. بەڵام ئەحمەد شەماڵ وتوێتی تایبەتمەندێکی چێژێکی سلێمانێنی کردو ببرێ ئاخ و هەولێر حەیرانی دەشتی هەولێرە ئەحمەد شەماڵ حەیرانی وتووە بە شێوە وتوێتی مۆرچی خۆی پێوەیە. ئیتر ئەبەم جۆرە ژیانی بردوێتە. ئەحمەد شەماڵ ئیتر دەردی خۆڵە بە کرێکاری و بە فەقیری و بە هەژاری و بە حەماڵی و بە تونچێتی هەموو کارێکی کردووە. بەرهەمەکانی ئەحمەد شەماڵ ئێستا لە تۆمارگای خیامە هەموو بەرهەمەکانی کە تۆماری کردووە زیاد لە 70 کاسێت دەبێهەیەتی. خۆی خوێنەواری نەبووە، کابراایکی بێسەواد بووە، شیعرەکانی زۆربەی هی خۆیەتی. ئەوانەی کەش کە دەما و دەماتۆ کۆمەڵە شەدەیتر دووسێ بنالی تایە ئیتری وەفایەتی هەرچی بەرجۆی کەوت بێت شتێ خۆش بێ بە بەلاوانێ دەرخی کردووە. جا زۆربەی ئاوازەکانیش زۆربەی نەکانی خۆیەتی شعرەکانیش. هونەرمەند ئەحمەد شەماڵ زۆربەی هونەرمەندەکان وەک مامۆستا حەسەن زیرەک، محەممەدی ماملێ، سەلاح داودە، محموود محەممەد، کەریم وڵە ئایتر ئەوانەی کە هونەرمەند بوو بێتن لەگەڵ کەریم خەمزەیە بەرهەمی هەبووە. حەسەن زیرەک ڕەفیقی وە. تر بەڕاستی بێدڵی کەسی نەکردووە، ینی لەگەڵ هەموو کەسێکا ڕۆشتووە بە بێ مقابل بە بێەوەی ڕۆژ ڕۆژان داوای لێ چێ بک بڵێ من نیەم لەگەڵتا بە پارەیەم لەگەڵتا. جاری وا بە بە پارەی خۆی شتی کڕێ و چووشە و لەو سەرام لەم سەر بە تەکسیس ڕۆیشتۆ لەو سەر بە پێهات لولا بردبواري رمكوت باغي بختياري رمكوت باغي بختياري برا لقوة وقوة داري أي قولي شندان باجياري. بەڕاستی کۆمەڵێک دەربارەی ئەحمەد شەماڵەوە تێ کە بە فەقیری مردو بە هەژاری مردو وانە بۆ بە هەژاری نەبرا. ئەحمەد شەماڵ پیاوێکی بەڵێ هەژار بۆ هەژارەکەی چی بۆ هەژارێکی دەوڵەمەند بوو. ڕۆژێ ڕۆژان نەچۆ لە دەرگا هیچ کەسێبار بۆتیکەیەنان بۆ هەش کارێت چوبێت کاری خۆی کردووە، هەماڵی کردووە، کرێکاری کردو، هەتا ئەو ڕۆژەی دووسێ مانگیش پێشەوەی ئەمری خوا بکات خەریکی تونچێتی بۆ لە حەمامی سوورەت کاری کردووە، بە دەستی خۆی نانی پیاکرد. چایخانەی هەبوو، لەبەر چایخانەکە جگەرخانە و کەباب و گۆشتی هەبووە. ئیتر ئەو خەڵکەش کە بە ئەزەرستێگەڵێ زۆربەی هونەرمەندەکانمان هەر بەو شێوەیە بە هەژاری مرۆستەریان ناوەتوان. ئەوە نەسرین شیروان، ئەوە مامۆستا ڕەسوول بێزاگەردی، شەماڵسایی، ئەیتر بڵ شاعیرەکانمان مام هێمن ئەو فڵان هەموو یەر باژاری مردوون. مامێ من ناڵێ هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە، هونەرمەند ڕەنجەڕۆی و ڕەنجی بەبادە. هەروە بوو لە ئێمە لە میلەتی کوردار وابووە، هەتا نەمرید قەدرێ نازان کە مردم دەدی مامەعیم کە من مردم لە پاش باران فەرەنجیم بۆ چییە. ورناي تبتسل ورناي يا تبتسل فاشيك دوار فلي من بقل كسم تخوار كي من ويل كالشار اي اخ لبوي ودبان بينام. محەممەد حاجی سەعید خاوەنی تۆمارگای خەیام لە ساڵی هەفتاوە من کاگەحمەدم ناسیوە و ئاهەنگشتمان زۆر بەیەکەوە بووە نزیکەی 15 جارمان بۆ کردووە زیاتریش، بەڵام ئەوەی ماوە ئێستا. ئیتر ئەو کابرایە هەچی شتێک بوو کە ئەنار بە دوایە بێبەرامبەر بوو
ینی ئەوەی نەبوو برەی بە پارەی یا بە شتێک اینجا مۆسیقە و شیش زۆر کەم بوو نەبوو ئەو پەڕی دەفنجارێک و تەپڕێک و نەیەک هەبوو ئیتر هیچ سر نەبوو تر کۆمەڵی ئاهەنگی تایبەتیمان بۆ کرد لەگەڵ خاڵی خۆش بە عەلی ڕەش دوو جارمان بۆ کرد لەگەڵ کەریم خەمزەیی دوو-سێ جار بەس کەریم خەمزەیی ماوە ئینشەڵا خوا تەمەن درێژی کە ئەو ماوە لە ساڵی 1970ەوە ئەم تۆمارگایە هەیە کار بۆ هونەرمەندانەکە لە هونەرمەندە کۆنەکان و لە تازەکان زۆربەی زۆری هونەرمەندەکان ئەوانەی ڕۆژهەڵات ئەوانەی ناوخۆش هەر ئێمەشتمان بۆ تۆمار کردوون جا لە هونەرمەندانە هونەرمەند ئەحمەد شەماڵ یەکێکە لەو هونەرمەندە کەڵە بەرزانەی کە لەم تۆمارگایە شتی بۆ تۆمار کراوە هەم لەلایەن باوکمەوە کە حەمەی حاجی سەعیە خۆی لە دەوری 16 بۆ 7 بەرهەمەیە دوای ئەویش کاکەمال لە ساڵی 1996 کەمالی حاجی سەعی کە ئەو لێرە بوو دوا بەرهەمی بۆ ئەحمەد شەماڵ تۆمار کردووە ئەحمەد شەماڵ کەسێک بوو لە کەسە باشەکان کەسێکی زۆر بەڕێز بوو کەسێکی زۆر محتەرەم بوو کەسێک بوو هەتا قسە لەگەڵا نەکردایە قسەی نەدەکرد ئەوەنە کەسێکی باش بوو کەسێکی بەوەفا بوو وەکو هونەرمەند وەکو زۆر هونەرمەند نەبوو کە شتی لەبەر چاو نەبێ هەچ کاتێک ئەلێرە و بڕۆیشتە ئەها سەردانێکیە کردین هەواڵێکیە پرسین یعنی بەداخەوە هیچێک لە هەرە کەڵە هونەرمەندەکان کە ئەحمەد شەماڵ بوو بەداخەوە کۆچی دوایی کرد هەر کەسێ کێم بێژە خاوە من پێیەژم دەرد نەمەقولی کردووە و سەری داوای لەبەر نەمای قولی کردووە و سەری دای لەبەر چۆن دەبێ منە بە قسەی کەسم ئەدی دەکەم دڵم بگرێ گای